خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین وێڕای دۆخە سیاسیەت چەق بەستووەکە لەسەر پێکهێنانی دوو سەرۆکایەتیەکەی تری عێراق دۆخێکی تر لە دوو ڕۆژی ڕابردوودا بەڕوون و ڕاشکاوی هاتۆتە ئاراوە. ئەویش پرسی جێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراالیە لەبارەی پرسی نەوت و وزە لە هەرێمی کوردستان و یاخود لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا. وەزیری نەوتی عێراقی باز لەوە دەکاتەوە هەن دەیانەوێت بڕیارەکەی دادگای فیدراالی وە خۆی جێبەجێکەن و دوای 75 ڕۆژ چاوەڕوانی لەگەڵ هەرێمی کوردستان نەگەیشتونەتە نەتیجەیەکی ئەوە تۆ لەلایەکی تریشەوە لە ئاستی سیاسیەوە زیاتر باز لەوە دەکرێت کە ئەوان ئامادەنی نەوت ڕادستی بەغدا بکەن و جم و جۆڵە سەربازیەکانیش بەتایبەتی لە سنووری پارێزگای مووسڵ و لە سنووری قەزای شەنگال بە ئاراستەیەکە کە وەکو هەندێک لە مێدیاکانیان هەندێک لە چاودێران خوێندنەوەی بۆ دەکەن کە ئەمە پیلانێک یان پلانێکە بۆ نەوتی هەرێمی کوردستان. نەوتی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە دەستی بەسەردا دەگیرێت چۆن بڕیارەکەی دادگای فیدراالی جێبەجێ دەکرێت دۆخی سیاسی و دارایی عێراق و هەرێمی کوردستان بەرەوچوی ئەم شەو لا گفتوگویەکی تایبەتدا لەگەڵ بەڕێز ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی پێشووی لیژنەی دارایی ئەنجومەی نوێنەرانی عێراق گفتوگۆی دەکەین. ماوەسا بەخێر بێ. سپاس بۆ بەڕێستان ببوورە ماندووتەکەین لە بڕیارەکەی دادگای فیدراالیەوە بۆ لێدوانەکەی وەزیری نەوتی عێراقی کاڵێ ئێمە بڕیارەکە و خۆی جێبەجێەکەین. ئەمە کارتێکی فشارە یاخود چەق بەست و یان بنبەستێکەیە کە ئەوان ئیدی لەمە دووە حرەکەی تری لەسەرەکەن بۆ جێبەجێکردن. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ کاریزان سوپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان. لە ڕاستیە هیچ هەنگاوێکی حکوومەتی ئیتیحادی چ لە بواری نەوتا بێت چ لە بواری داراییە بێت چ لە بواری گومرگ و ئەوانە بێ ئللا پەیوەستە بە دۆخێکی سیاسیوە کە لەوە پێش هەبووە یا لە ئێستادا هەیە. ئەم بابەتە هەمومان نەزانین قەراری مەحکەمەی ئیتیحادی لە دوای 10 ساڵ ئەم قەرارە دراوە چونکە ئەم سکاڵایە لە ساڵ 2012 تۆمار کراوە سکاڵایەکیان لە 2009 تۆمار کراوە و هەردووکیان تەوحید کراوە لە ساڵ 2022 بڕیاری لێ دراوە. کەواتە ئەم بابەتە فترەیەکی زەمەنی زۆر بۆ ماوەی 10 ساڵ لە ناو چەکمەجەکانی محکەمەی ئیتیحادیا بووە دوای ئەوەی کە محکەمەی ئیتیحادی گۆڕانکاری بەسەرا هات لە دۆخێکی نائاساییە ئەم بڕیارە دەرکرا کە هەموو ئالیاتی قەراری هەبووە کە ئەکرا کاتی خۆی دەربکرێ بەڵام دەرنەکرا هێڵرایەوە بۆ ئەو کاتە. ئەوەی ئێستا دیسان دوای 75 ڕۆژ دانوستان کە بەداخەوە نازانین هەرێم دانوستانی لەسەر چی کردو ئەساسدا کراوە دانوستان بەتاکید وەفدی هەرێم ڕۆیشت ناوێت دانوستانیان کرد لەسەر قەزیەکە. گرفتەکە لەوایە کاکزانە مەسەن پلانی وەزارەتی نەوت دیاریە کە داوای چیان کردووە خاڵەکانی محکەمەی ئیتیحادیە تەرجەمەیان کردووە بۆ کۆمەڵی ئالیاتی فەنی کە چۆن نەوتی هەرێم بگرنە دەست یا ئیدارەی نەوتی هەرێم یا ئیدارەی مەلەفی تاقە لە عێراقدا کە وەزیری نەوت باز لەوەکە کە ئەوانیانەوێ مەلەفی تاقە بە شێوەیەکی گشتی دوور لە تەجاوزاتی سیاسی ئیدارە بدەن کە نەوتی هەرێمیش بەشێکە لەو نەوتەی کە لە عێراقدا و دوای داهاتەکە و ئەچێتە خەزێنە و خەزێنش دوایی دابەشێکاتەوە. بەداخەوە وەختێک کە بینین مەسن وەزارەتی نەوتی ئیتیحادی کۆمەڵی خاڵی خسۆتە بەردەست وەفدی دانوستانکاری هەرێم کۆمەڵی مەسیجیاندا بە هەرێمی کوردستان پێشتر مەسیجەکانیان دابیە دوایی وەفدەکەیان بینی با سەریح عیبارە بە وەفدەکەیان وت بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی باز لە گرێبەستەکانی هەرێمەکە باز لە نایاسایی نادەستوری قانونی نەوت و غازی هەرێمەکە باز لە ئالیەتی متابعە و تەدقیقی ئەو گرێبەستانەکە و پێداچوونەوەی و کۆنتڕۆڵکردنی یا با بڵێن ئیدارەدانی مەلەفی نەوت لە ڕێگەی کۆمپانیایەکۆ کە لە هەرێمی کوردستانە دروست کرێ بەڵام ئەم کۆمپانیا سەر بە وەزارەتی نەوتی ئیتیحادیە بێت چۆن کۆمپانیاکانی نەوتی بەسرە و نەوتی میسان و نەوتی وەسات بە هەمان شێوە کۆمپانیای نەوتی با بڵێن کوردستان کە ئەمە بنە چوار کۆمپانیا لە ڕێگەی ئەمەوە ئەتوانن مامەڵە چکە عێراق تووشی ئەحراجیەک بوو کاکزانە ئەمە چەند جار لەگەڵ وەزیری نەوت دانیشتین
ئەوە ئێمە هەندێک ئەحراجیمان بۆ دروستە بێت لەسەر مەسئلەی ئۆپیک پلاس لەسەر ئەو داشکانەی یا ئەو کەمکردنەوەی ئینتاج کە ئەبێ ئێمە چەنددا بشکێنین هەرێمی کوردستان بە یەن بەڵام هەرێمی کوردستان پابند نابێ بۆیە زۆر جارەوی تووشی ئەحراجیە بین بۆیە دوای ئەوەی مەسیجەکان و دوای ئەوەی دانیشتەکان و ئەو نامە ناردنە چکە لە نامەکەی وەزارەتی نەوتەوە دەستی پێکردن بابەتە دوای محکمەی ئیتیحادی وەزارەتی نەوت نامەیەکی نارد باسی ئەو قەزیانەی کرد وەفدێکی هەرێم ڕۆیشتن پلانی خۆیانیان بە هەرێم وت بەڵام هەرێمی استیجابەی نەبوو سوورە لەسەرەوەی کە بڕیارەکەی دادگای ئیتیحادی نادەستوریەت تا ئێستا ئەو وەک لای خۆمانەڵێن هەر لە ئەی ڕەقیبە ماوەتۆ ئەمان گەیشتونەتە ئیجرات ئەم ئیجراتە بەشێکی سیاسیە حەزەکەم ئەوە ئاماژە پێبین کە تا ئێستا تەحالوفی سولاسی دوان لە ئەو پێکێنەری تەحالوفی سولاسی تا ئێستا سوورن لەسەر هەڵوێستی خۆیان قسەیەک هەیە کەوا سونەکان بەتابەتی حەلبووسی باسی لەوە کردووە کە ئەوان ئەیانەوێت لەو تەحالوفی سولاسیە دەرچن بەڵام بەمەرجێک داوای زەماناتەکەن چونکە هەمومان نەزانین کەوا لە منطقەی سونە کۆمەڵێک شخصیاتی دیار گەڕانەوە بۆ ناوچەی سونە کە لە کاتی خۆی مەطلوب بوون لە محکەمە کە هەموو ئەزانە و مەسیجێک بوو بۆ حەلبووسی بۆ کوتلەی سیادە بۆیە تا ئێستا تەیاری سەدری و پارتی سوورن لەسەر و هەڵوێستیان بۆیە ئەمە ئەکرێ بڵین هەنگاوێکە بەو ئیتیجاهە بەڵام تۆ ناتوانانی هەمیشە تەفسیرەکان بە وازەح بکەیت لەبەرەوەی ئیجرعاتێکی قانونی هەیە بۆیە وەزارەتی ئەمە دیوە سیاسەکەی ئەوە دیوە سیاسەکەی دیوە قانونیەکەی یا تەنفیزی بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی بریتە لەو ئیجرعاتانەی کە ئیشەکانیان دابش کردووە یەکەم قەزیە ئەوە بوو کە هەیئەی ڕەئی وەزارەتی نەوت پێی ڕاگەیاندن کە لەمە دووە ئەبێ بجوڵێن کە لە دوو ئاڕاستەیەکیان شەرکەی نەوتی وەتەنی نیشتیمانی کاوە داخلیەن ئیشەکە لەسەر و مەلەفە وەزارەتی نەوت لەگەڵ وەزارەتی مالیە باڵێن خارجیەن ئیشەکەن لەسەر مەلەفەکە کە کۆمەڵێک ئەگەرە ئەوەی کە جەنابەت لە مقدمەکە ئاماژەت پێدا کە جوڵانی هێز من ئەبەی بەڕاشکاوی ئەوە پرسم ینی لە چه حاڵەتێکە حکوومەتی عراقی گاتە ئەو نەتیجەی کە هێز بجوڵێنێ بۆ سەر بیرە نەوتەکانی هەرێمی کوردستان یان شادەماری نەوتی هەرێمی کوردستان و بۆ کوێی ئەجوڵێنێ شتی واواری دەڕوو بدات سێ هینیان هەیە سێ محاولەیان هەیە محاولەی دیبلۆماسیە محاولەی قانونیە و محاولەیە لەگەڵ شەریکاتە یەکەم جار دیبلۆماسیەن لەگەڵ تورکەکان قسەکەن کە ئەوە محکەمەی ئیتیحادی بڕیاری داوە ئەو نەوتە کە تۆ ئەی کڕی نەوتێکی قاچاخە ئایا تا چەند ئەندازەیەک تورکەکان ئیستیجابەیان ئەبێ بۆ ئەمەوە دیسان عێراق ئەگەر ئەم قەرارە بات بە تورکەکان و تورکەکان پابەندە من پێوە ئایا دیسان لە محکەمەی نزاعاتی پاریس یا لە محکەمەی هەر وڵاتێک بێ سکاڵایەکی تر تۆمارەکە وەکو ICC یاخود نەخێت ئەوەی ICC دووبارە جوڵێنێتەوە بۆ ئەوەی تورکیا تا ئێستا هیچ هەنگاوێک لەو بوارە دیبلۆماسی نەنراوە تا ئێستا هیچ نەنراوە چونکە ئەمە یەکەم هەنگاوی ئیجراتەکان بریتە لەوەی کە هەیئەی ڕەئی کۆ کردو وەزارەتی نەوت وەزیری نەوت زۆر بە ڕاشکاوانە وتی ئێستا دوای 75 ڕۆژ دانوستان و چاوەڕێکردنی هەرێمی کوردستان گەیشتینەوە قەتناعەتەی کە هەرێمی کوردستان استیجابەی نابێ بۆیە دەسەکەین بە ئیجرات بۆیە شەریکەی نەوتی نیشتیمانی ڕاستپارت کەوا ئیجرعاتی ناوخۆیی چییە خۆشیان لە ڕێگەی دیبلۆماسیەوە کە باسی کرد وەزارەتی خارجیە و وەزارەتی نەوت تەبان لە ڕێگەی وەزارەتی خارجیەوە توانن نامەیەکی فەرمی بدەنە تورکیا بابەتێکی تر ئەو قەزیە شەریکاتی ئەوانەی کە نەوتەکڕن لە هەرێمی کوردستان ئەمانە بانگەکرێن خاڵی سێهەمیان لەوانەیە محکەمەی نزاعاتی پاریس یا هەر محکەمەیەکی نزاعات ئاگادار بکرێت ئەم سێ هەوڵە لە ماوەکانی داهاتوە هەرچەنە دەرگاکەیان بەکراوەی هێشتۆ چکاڵێ دەستکردن بە ئیجرات معنای وان نییە دەرگای دانوستان داخی بۆیە لە هەموو حاڵەتێکە عێراق چونکە ئەزانێ ئەم مەسئلەیە هەروە سادە نییە چونکە هەرێم 430,000 بەرمیل کە لە حسەی نەوت کەم بکە ئەزمەیەک دروستەکە لە کاتێکە ئێستا کێشە هەیە لە نێوان رووسیا و ئۆکرانیا کە نەوتی رووسیا نەوتێکە کە 10 ملیۆن بەرمیل نەوت لە بازار ڕابێ
ئەزمەیەکی دروستکرۆ بۆ گەشتۆتە 100 ئەمە لەو سێ خاڵە لە دوای ئەمە ئیجراءات سەربازیەکە ئەمانە هەمووی ئیجراعاتی سلمین ئیجراعاتی سیاسین ئیجراعاتی دیبلۆماسین بۆیە ئەوەی من هەستم پێ کرد عێراق دیراسەی هەندێک خاڵی کردووە ئەگەر ئەمانە نەتایجی نەبوو لەوانەیە بە ناوی ئینتیشاری دووبارە یا مەسەن دابشبوونەوە یا فراوانکردن یاخود گەڕانەوە بۆ ئەو خاڵانەی کەوا 2023 جێشی عراقی لێبووە یەکێک لەوانە نەوتی خۆرمەڵەیە کە ئەوانی دیعای ئەوەکەن کە ئەو بیرانەی خۆرمەڵە بیرێکی عراقین و تەنها هەرێم چاکسازیەکی تیا کردووە گینا لە حقولی حالی بوون بۆیە ئەم بیرە 170,000 لانی کەم ڕۆژانە بەرمیل نەوتی لێ دەرەهێنرێ تقریبا نەتوانین بڵین نیوەی نەوتی هەرێم لەمەیە ئەگەر نیوەی بڕوا بۆ کۆمپانیاکان و نیوەیشی بڕوا بۆ ئەمە شتێکی وای نامێنێتەوە بۆیە لەم حاڵەتا کە ئەگەر هەوڵە دیبلۆماسیەکان فەشەل بێنن ئەو وەختە هەوڵی سەربازی وایە ناکرێ بڵێن ئیجتیاحێکی عەسکەری بەڵام ئیعادە ئینتیشار واتە دووبارە با بڵێن گەڕانەوەی جێشی عراق بۆ ئەو ناوچانەی کەوا پێش 2023 لەوێ بووە ینی ئەو ئەگەرێکی کراوەیە یەکێکە لە ئەگەرە بەهێزەکان دوایەوەی هەوڵە دیبلۆماسیەکان سەرکەوتون ئەم هەوڵە دیبلۆماسیانە کاتیان زۆر پێویستە بێ بەتاکید کاتیان پێویستە بێت چونکە تۆ دەوڵەتێکی وەکو تورکیا ئاعتیمادێکی کولی و کۆمەڵی عەقدی هەیە کۆمەڵە شەریکاتی هەرێم هەن کە ژمارەیان لە 58 گرێبەست کراوە هی 30 وڵاتان 37 عەقد کراوە ئەمانە پێویستیان بەوە هەیە ئیعادە نەزەر بکەنەوە ئایا عێراق بەدیلیان چی ئەداتێ ئەو بەدیلە مربحە یان نەخێر بەدیلێکی مربح نییە ئەمانە هەموو دیراسی خۆیانەکەن دوای ئەم شەریکانە شەریکەی سادەنی نەمانە هەمویان حکوومەتێک لە پشتیانە بۆ نمونە شەریکەی ڕۆزنەفتی رووسی کە ئێستا 6,000 بەرمیل نەوت بە بۆنەی ئەو حەسارانەی لەسەر شەریکەی ڕۆزنەفت هەیە 6,000 بەرمیل نەوت کەمی کردووە ئایا چه خیارێک هەڵەبژێرێ لەگەڵ عێراقا مامەڵەیەکە هەمومان نەزانین کە عێراق لەو حلفایەکە عێراق ئێران رووسیا سین لەم میحورایە بۆیە لەوە ئەچێ زیاتر مائل بێ بەلای عێراق بە تایبەتی رووسیا قبوڵی نییە منافەسەی نەوت و غازی ئەو بکرێ وەک کارتێکی فشار بەکاری هێنێت تا ئێستا مامۆستا جوڵانی هێز بە تایبەتی ئەمڕۆ مەسەلەن لە میدیاکانی پارتی بە ڕاشکاوی باسییان لەوە کرد کە هێزێکی زۆری عراقی جوڵێنراوە و واش خوێندنەوەکە وابوو کە بۆ نزیک بوونەوەی لە هەندێک دەماری نەوتیان لە هەندێک بیرە نەوتوانە ئەمە تا چەند ئەمە شۆیەکی عسکەری یاخۆت ئەویش پرسی نەوتی لە پشتە مەسلەی ئەو هەنگاوی لە پشتە ئەو هێزەی عراق کە جوڵێنراوە هەر دوێنێ مبارەکەیانە کرد کە چوو بۆ شنگال و ئەیانوتەوە هێزە ترۆریستەکانی دەرکردووە و پشگیری ئەو هێزیانە کرد ئەمڕۆ کە بەرژەوەندیان لەوان نییە ئەو هێزە ئەبێتە هێزێک و ئەوە بەرەو داگیرکردنی هەرێم ئەڕوات و ئەو بابەتانە بۆیە هەمیشە پارتی بە ئیزدیواجێت مامەڵەکە لەکوێ بەرژەوەندی خۆی بێ ئیتر هەموو شتێک مباحە لەکوێ زەرەری بێ هەموو شتێک نانیشتیمانیە خیانەتە ئەو شێوەیە بۆیە عێراق با بڵێن ئەوەی کە ئەبیسرێ یا لە ژوورە داخراوەکانە یا قسەی نێوان دوو کەس یا کەسایەتیە سیاسیەکان ئەوەی یەکێک لە خیارەکان جوڵاندنی هێزە بۆ ئیعادە ئینتیشار واتە دووبارە شوێنگرتنەوەی ئەوانەی کە لە 2023 بۆ ئێمە ئازانین کە پێش 2023 عێراق لەو شوێنانە هەبووە کە ئێستا هەرێمی کوردستان لە دوایەوەی داعش هات و هێزەکانی عێراق سەحبیان کرد یەکەم هەنگاو کە وەزارەتی نەوتی هەرێم و با بڵێن پۆلیسی نەوت پێم وابوو یەکەم شوێن کە ڕۆیشتن ئەو بیرە نەوتانە بوو کە کۆنتترۆلیان کرد و ماوەیەکی زۆریش نەوتی کەرکک لە ژێر دەستیانە بوو کە 300,000 بەرمیل نەوت لەوێەوە هەناردەکرا بۆیە ئەگەرێکی کراوەیە ئەو مەسلەی هاوپەیمانێتێکی ئێستا دابەشبوونێکی ئەو هاوپەیمانێتی کە بەڕێزت باست کرد پارتی و سەدرریەکان و سیادە کاریگەری ئەبێ لەسەر وەستاندنی هەر فشارێک لەسەر هەرێم یان لەسەر تەطبیق نەکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی من هاوڕێتیم لەگەڵ هەندێک لە قیاداتی سەدری هەیە بە تایبەتی ئەوانەی لیژنەی مالی کە لەو پێش ڕەتفعلیانم ئەبینی بەرامبەر بەنەوتی هەرێم ڕەتفعلیان کەمتر نەبوو لە هێز و لایەنەکانی دیکەی شیعە وە سوننەکان کەمتر
تون نەبوون لە سەر فرۆشتنی نەوتی هەرێم و ئەو بابەتە. بۆیە من قەناعەتم وایە لە ئێستەشدا ئەوەی کە پرسیارم کرد لەم کۆتا سەفەرمان بۆ بەغدا زۆر متابعەوە مەکرد ئایا تیاری سەدری ئامادەن پشتیوانی لە حکوومەتی هەرێم و بەتایبەتی کە پارتی دیموکراتی کوردستان هاوپەیمانی ئەوانە ئایا پشتی هاوپەیمانەکەیان نەگرن لە بەرامبەر عێراقا. شەقامی عراقی ئەوەی قبول نییە و تیاری سەدری بە هیچ شێوەیە مجازەفەی ئەوە ناکا بە شەقامی عراقیەوە چونکە لایەنە بەرامبەرەکەی ڕکەبەرەکانیان زۆر لەوە بەقۆترە کە ئەو مەلەفە بە تەواوی ئەجوڵێنێ. بۆیە ئەتوانم بڵێم سونەکان و سەدریەکان و ئیتار هەمویان ڕێیەکانیان نزیکە لەسەرەوەی نەوتی عراق ئەبێ یەک مەلەف بێ و یەک پاکێجە و وەزارەتی نەوتی اتحادی ئیدارەیە. کەواتە تا ئەو سێ هەنگاوە دەستی پێ نەکردو کە جەنابەت ئاماژەت پێداوە اختیاری ئینتیشاری قووەتی عسکەری مەسەڵەن کە جەنابەت باسکریان دابشکا ئەوەی کە بگەڕێتەوە پێش 2003 مەسەڵەن باشترین ڕێگا بۆ هەرێمی کوردستان لەو بارەیە کامەیە؟ ئێمە بە هەرێمی کوردستانمان زۆر بوت بەڵام مشکلەی هەرێمی کوردستانەوەی گوێ ناگرێت. زارێکی تریش پێیان بڵێنەوە. هەرێمی کوردستان ئەم مەلەفەیان لە 2000 با بڵێن 19 لە 18 لە 15 هەموو ئەمانە مناقەشەمان لەگەڵ کردوون بە تایبەتی لە 2015 کاتێک بڕیاری ئابووری سەر بەخۆیاندا. ئێمە لەو کۆبنەوە بین لە ئەنجومەنی وەزیران کە بان کرابووین وەکو ئەندامانی سەرۆکی فراکسیۆنەکان دوای ئەندامانی لیژنەی مالی. ئێمە زۆر بە ڕاشکاوی ئەو کاتە ئەوەمان پێوتن کە ئەمە مجازەفەیەکی گەورەیە ئەیکەن چونکە ئێوە پێویستان بە سیاغەیەکی قانونی من زۆر جوان بیرمەوە کاتی خۆش یەک مەقالم لەسەر نووسیوە کە ئابووری سەربەخۆ لەکووا جێبەجێ بێ. ئەو مەرجانەی بۆ ئابووری سەربەخۆ دێنەدی چین یەکێک لەو خاڵانەی کە باسم کردبوو مسەوەغی قانونی ئایا هەرێمی کوردستان مسەوەغی قانونی 100% پێیەکە ئابووری سەربەخۆی ئەعلانەکە دەرکەوت کەەوە محکمەی اتحادی نادەستوری قانونی نەوتوغاز چکە ئەوان یان دێمە قانونی نەوتوغازمان هەیە و مادەی 120 دەستور پشتگیریمان لێەکە. باسمان لەوە کرد کە ئایا تورکیا تا سەر بە حەلیفی هەرێمی کوردستان ئەمێنێ ئایا بەدیل عێراق و تورکیا هەوڵە دیبلۆماسیەکانیان نەگاتەوە ئەوەی کە بینیمان لە مەسەلەی سنجارە شنگارە تورکیا و عێراق هەماهەنگیەکی باشیان هەبوو بەیەکەوە کەواتە ئەکرێ لە کۆمەڵێ جومگا تورکیا و عێراق هەماهەنگیەکی باشیان هەبێت لە مەجای عسکەری و لە مەجای وزا. بۆیە هەوڵە دیبلۆماسیەکان ئەتوانین بڵین لەم مەرحەلەیە کاتی ئەوێ بەڵام سەر ئەگرێ پێویست بە ئیعادە ئینتیشاری قوات ناکات. هەرێم ئەبێت چی بکە پرسیاریەوە هەرێم ئەبوایە بیکردایە بەڵام کەنەی کردو ئێستش با بڵێن درەنگ نییە بۆیە بەحساب بم پێشەوەی بێم گوێم لە وتەبێژ یا ئەنجومەنی وەزیران بەیاننامەیەکە بوو کە لە هەفتەی داهاتووە وەڵامیانە دەینەوە. من دڵنیام وەڵامەکە بەو شێوەیە بێ ئێمە ئامادەین بۆ هەموو دانوستانێک بەڵام کە چون دانوستان ناکەن تەنها مەماتەڵەکەن چونکە هەرێمی کوردستان فێری مەماتەڵە بۆ لە 2005ەوە لەگەڵ عێراقەکان ینی ئەزانن کە مماتەڵەیە کە ئەمە مماتەڵەیە چونکە بە 75 ڕۆژ نەگەیشت بنە هیچ نەتیجەیەک هیچ قەناعەتێک هیچ کەسێک ناتوانێەوە بڵێ یا هەرێم ئایا هەرێم بە تایبەتی پارتی کەمڕۆ کۆبنەوەی سەرکردایەتیان هەبووە بە حکوومەتیان وتووە کە مرونە بنوێن لە بەرامبەر بەداخەوە بەیاننامەکەی باسلەوە کە جارشتر تەنانەت دادگای فیدراڵیش دامەزرێتەوە. جا ئەوە گرفتەکە ئالەوایە باسم کرد کە پارتی ئیزدواجێتێکی عجایبی هەیە مەسەڵەن ئەڵە محکمەی اتحادی دەستوری نییە بەڵام خۆی چە سکاڵای لێ تۆمارەکە لە دژی فلان و فیسار و ئەوانە محکمەی اتحادی ئەڵێ دەستوری نییە بەڵام محکمەی اتحادی نەتایجی انتخاباتی تەزیق کردووە کە هەندەمەکانی ئەوان لە پەرلەمانەکان کە ئەوە کرێ بڵێ مابنی على باطل فهو باطل چونکە محکمەی دەستوریش لە عێراقا کاکزانا و سوڵتەی قەزایی لە عێراقا تا ئێستا هەیبەتێکی زۆر یعنی حساسی هەیە لای هەموو هێزە عێراقیەکان مەسەڵەن ئیطاری تەنسیقی خاوەنی 169,000 عنصری حەشتی شعبین خۆپشاندانی یەکەمیان کرد ئەنویز ڕێ بگرن لە دەرەنجامەکان بەڵام تەوسیان درای و ئامۆژگاری کران کە ئەوە زۆر خراپە و محکمەی اتحادی گوێ لێ نەگرتن و نەیشانتوانی بەرامبەر بە محکمەی اتحادی هیچ بڵێن سێ بڕیاری یەک لە دوایەکی لەسەر ئیطاری تەنسیقیدا و هەمووشیان قبول کرد
بۆیە پارتی هەڵەیەکە کە ئەو مامەڵەی لەگەڵ دادگاکانی هەرێمەکە ئەو مامەڵەش لەگەڵ محکمەی اتحادیە و سوڵتەی قەزاییەکە قسەیەکی ئەڵێن کە چونکە جارێک باسی فایق زەیدانیان کردبوو من لە کەسێکی نزیکم بینیوتی فایق زەیدان بەنسبەت هێزە سیاسیەکانی عراق بە سونە و شیعەوە کۆی گشتیان خەتی سوورە فایق زەیدان ڕئیسی سوڵتەی قەزاییە فایق زەیدان خەتی سوورە هەرێم ئەو قسەیە دووبارە بکاتەوە گەورەترین کێشەی بۆ دروست زۆر باشە باز لەوە ئەکرێت کە وەزارەتی نەوتی عراقیش زۆر مەبەستی نەوتی هەرێم نییە چونکە مشاکیلی زۆرە گرێبەستەکان ئالۆزن مەسلەی بۆ ڕێنەوتەکە ئالۆزە مەسلەی فرۆشتنەکە ئالۆزە و زیانمەندی شەبێ لەوەی کە کۆمپانیای کوردستان لە ژێر هەیمەنەی خۆیان بێ و بەتەواوەتی ئەو مامەڵە بەو بابەتەوە بکە شتی لەو بابەتە هەیە مەسەلەن ئەوانە زانن مەسەڵەن وەزیری نەوت ئێمە 5 جار لە موازنەی 2020کە میوانداری کراوە لە ناو لیژنەی مالیە تەفسیری ئەوانەیە کرد بەڵام یەکێک لە قسەکانی ئەوتی من لە 3 مانگە ئەتوانم ئەوەی کە دائەنرێ لە موازنە ئیستیلامی بکەم و بینێرمە جیهان و زۆر بە ئاسانی مامەڵەی لەگەڵا بکەین لە 6 مانگە ئەتوانم هەموو عقودی هەرێم ئعادە دیراسە بکەینەوە تەفاوز لەگەڵ هەموو شەریکاتە ئەکەم و ئەو تەفاوزەوتی بەجێ بێڵن بۆ ئێمە دڵنیاتان نەکەمەوە لە 6 مانگە هەموو تەفاوزەکان بەسەر کەوتوی جێبەجێکەین تەفاوز لەسەر ئەم عقدانە کاکزانە ئەو قورسە نییە کە هەرێمی کوردستان نایدا بەدەست و ئاڵۆزی کردووە مەسەن لە سەردەمی سەدام حوسێنە هین هەبوو شەریکەی سڵینی هەبوو لە عێراق و ئیشتراکی کردبوو لە حەقلێک لە حەقلەکان بە ئەم مشارەکەی ئینتاج لە دوای 2003 لە 2005 کە دەستور دانرا عێراق حکوومەتی تازە داوای ئاعادە نەزەری کردووە لە شەریکە سینیەکە و عقودی مشارەکە ئینتاجیان کرد بە عقودی خدمە و شەریکە سینیەکەش قوبوڵی کرد چونکە تەفاوز لەگەڵ شەریکاتە شێوەیەکی ئاسانە یعنی ئەو کولفەی کە سەرفی کردووە لە مشارەکە ئینتاجە ئەو کولفەیە تەدقیقەکرێ بۆیە گێڕێتەوە یا وەری گرتوتۆ حتمما نیسبەیەکی وەرگرتوتۆ کێشەیەک لە عقودی هەرێما کاکزانە ئەوەیە ئەو پارەی کە سەرف کراوە لە ئیستیکشاف و حەفر و تەزدی ئیستیخراج دەرهێنانە نازانین چەنە کەس نازانێت چەنە بۆیە کاتێک کە ئەمانە کەشفە بن خۆی هەرێمی کوردستان لەوە ناترسێت کە نەوتەکە ڕادەست بکە لەوە ئەترسێت کە ئەوەی چی کردووە لەو گرێبەستانە چی کراوە کەشفە بێ مەسەن ئەو نەوتە بە کێ فرۆشاوە چکاوە هەفتەی داهاتوو پەرلەمان کۆبێتەوە تەجریمی تطبیعەکەن لەگەڵ ئیسرائیلە و پێشتریش قانون هەیە لە عێراقا کە ئەوەی مامەڵە لەگەڵ ئیسرائیل بکە بە حکمی ئەعدامی تایە کراوە لە هەرێم بەتاکید مامەڵە لەگەڵ ئیسرائیل مامۆستا لەو حاڵەتەوە فەخریان پێوەکرد لە کاتی ڕیفراندۆمەکەیان و ئاباچەکانی ئیسرائیل ئامادەیە بێن حیمایەتمان لێ بکەن بەس دوای دیار نەبوون زۆر باش مامۆستا لە حاڵەتی ئەوەیە خەڵک لەکوێ زەرەرەکە لەکوێ قازانجەکە هەڵبەتە من ئەمڕۆ یان لە دوێنێەوە متابعی سوۆشیال میدیا کەمە بینی هەندێک لە شوێنەکان خەڵک بە گەشتبینی و بە خۆشبینی و سەیرەکە هەموو خەڵکی هەرێمی کوردستان من نامێت زۆر هین بکەم ینی بەشێکی بهێڵین و بۆ مطلقێنێڵێ زۆرینەی خەڵکی کوردستان لە قەراراتی نەفسی خۆیان ئەو بڕیارەی دادگای فیدراڵی پێخۆشە لەبەر دوو یەکەم هیچ متمانەیەکی نییە بە حکوومەتی هەرێم و هێزە سیاسیەکانی هەرێم دوو قەنەعەتی وایە لە فترەیەکە کە ئەزمون کراوە لە پێش 2013ەوە کاتێک کە نەود نەبووە لە هەرێمە لە هەرێمی کوردستان پارەیەکی باشە بووە موچە دوانەکەوتووە خەدەما دەبوو ئەمانە بۆ یەکزانە یەکەم گرفتی ڕای خەڵک ئەم جملەیەتەوە بکەم یەکەم گرفتی وحداتی ئیجتیماعی نەمانی متمانەیە وحداتی ئیجتیماعی لەسەر ئەساسی خێزان لەسەر ئەساسی خێڵ و عەشەت لەسەر ئەساسی حزب لەسەر ئەساسی دەوڵەت کە متمانە نەما ئیتر ئینتیما نامێنێ مەسن لە ناو خانەوادەیەکە کاتێکەوە خێزانەکە مەسن ژنەکە مناڵەکان متمانیان بە باوکەکە نامێنێ کە بتوانێ باوڕێن ئیدارەیەکی هەرەمی بکە متمانیان بەدایکی نامێنێ کە ئیدارەی ماڵ بدا متمانیان بە ڕئیسی عەشەرەتەکە نامێنێ کە بتوانێت ئیدارەی عەشەرەت بدا متمانیان بە ڕئیسی حیزب نامێنێ متمانیان بە ڕئیسی حکوومەت و حکوومەتەکە نامێنێ ئیتر ئینتیما بۆ حکوومەتە من دڵنیا دەکەم حکوومەتی هەرێم بوون و نەبوونی لای خەڵک مان و نەمانی لای خەڵک بە ئەندازەی موچەی مانگێکی لا گرنگ نییە چونکە هیچ ئیسفادەیەکی نەکردووە لەم حکوومەتە جگە زەرەر و چگە خەفەت و چگە لە ئەمە ڕێی خەڵکە بەشێکی هەرە زۆری خەڵکە بەڵام لە حەقیقەتدا
ئەو نەوتە لای عێراق بیان لای هەرێمی کوردستان بێت مەسەلەن بۆ نمونەوەی هەرێممان بینیوە ئەوە گەر بچێتە لای بەغداد خەڵک چی دەستە لانی کەم وەزیرێک هەیە لەوێ مؤسسەیەگەی ناوی سۆمۆیە وەزیرێکی نەوت هەیە هەیئەی ڕەئی هەیە ئەمانە هەن بە ئاشکرا و شەفافانە با بڵێن لە 100% نا ئەو نەوتەی کە ئەفرۆشرێ بەکێ ئەفرۆشرێ پارەکەی چی لێ دێت چۆن ئەڕاتە حساب دوای دێتەوە حسابی وەزارەتی دارایی ئەمەی هەرێم هیچ لەمانە نییە ئەسڵەن ئێمە وەزیری نەوت نابینین وەزیری سامان سروشتەکان نابینین قسەی هەبێ لەم بابەتە تۆ ڕاگەیاندگارێکی متابعی لە ماوەی ئەم قەراری محکەمەی اتحادیە وەزیری نەوتە بینیوە لێ دوان بە زۆر بە دوای شاگەڕاوە مەسەلەمانتارەکانم پرسیار کردو فترێک بوونە بێ و دێتەوە کەواتە ئەم وەزیرە بوون و نەبوونی هین نییە یعنی زۆر گرنگ نییە بۆیە قەزیەکە کاک زانە ئەم مەسئلەی هەرێمی کوردستانە کە نەوت خەڵک بیر لەوەیە کاتۆ ئایا ئەگەر نەوت بدرێ بە عێراق موچەی بەردەوامیە بێ بەڵێ ئیتەوە چ مشکلەیەکی نەوت لای کێ بێ ئەیبێت بەڵام لە ڕاستیدا ئەیبێت ئەو ئەنێرن لە 2013 لەوە پێش 2013 بەڵێ مانگانە ملیارێک هاتووە 900 میلیۆن هاتووە بە تێگرای ساڵەکانی دوای 2005 تا 2000 نزیکەی چواردە 108 ملیارد دلار هاتووەتە هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی موازنەی اتحادیەوە فەرموو هەرێمی کوردستان بەپێی ئەزمموی خۆت بەڕێز مامۆستا ئەگەر ئەو نەوتە عێراق بیفرۆشێ بە هەمان بڕ ئەو بڕی 430,000 بەرمیلەی هەیە زیاتر لەوەیە کە داهاتی ئەوترێت بە دڵنیایی وە چونکە هەر لە یەکەم فرۆشتنیە هەرێم بە 11 دلار کەمتر لە حکوومەت لە سۆمۆی فرۆشێ ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەم گرێبەستانە ئەگەری عادە نەزەری لێ بکرێتەوە لە بریەوەی گرێبەستی مشارەکان بکرێنە گرێبەستی خدمە و عێراق کولفەکەیان لە ئەستۆ بگرێ و من دڵنیان پارەیەکی زۆری ئەم خدمەیە وەرگیراوەتەوە چونکە ئێمە زانین لەسەر ئەساسی ئارفاکتەر ئەم کولفانە سەرف کراوە ئەگەر تەدقیق بکرێ و بزانن مەبلەغەکان چەندێکە و بدرێتەوە هەرێم پارەی زۆر زیاتری دەزەکەوێت ئەمە قسەی من نییە قسەی شارەزاترین کەسە لە مەزالی نەوتا کە ئەو بەڕێزانان کە لە نەوتی عێراق کەسێکی وەکو ئەحمەد موساجیات کە خەبیرێکی عراقی و لە سوید دانیشێ عەدنان جەنابی کە ڕئیسی لوژنەی تاقە بووە فواد قاسم الئەمیر کە لەسەر نەوتی هەرێم سێ چوار کتێبی هەیە و ئەو حەمزە جەواهری و ئەوانەی کە خوبەرای نەوتن بە تایبەتی من لە دوو گروپە هەم گروپی اقتصادین و زۆربەی و کەسە اقتصادیانەی تایە هەموویان داکۆکیەکەن لەسەر ئەوەی هەرێمی کوردستان بێت نەوتەکەی بخاتۆ ناو کێکە گەورەکە کاتی خۆی نوێنەری ئەمریکا بە پێم وایە بە یەکێک لە بەرپرسەکانی هەرێمی وتووە بەرپرسی یەکەم بووە لە یەکێک لەو دوو هێزە یا بە هەردوو هێزەکەی وتووە وتوێتی ئێوە ئەتانەوێ لە کێکێکی بچکۆلە بەشدان هەبێ یا لە کێکێکی گەورە ئێوە بۆ تێناگەن لەوەی نەوتەکەی خۆتان ڕادستی عراق بکەن و لەو کێکە گەورەی عراق کە عێراق ئەگەر نەوتەکەی پارەی کرد پارەکە ئەگەڕێتەوە ئەگەر پارەی نەکرد احتیاطی قانونی هەیە کاکزانە ئێستا عێراق 91 تریلیۆن دینار احتیاطاتی نەقدی هەیە ئەوەی پرسیاری ئەوەش بکەن لەسەر گەشەی دارایی عێراق مامۆستا لەسەر غاز بەڕاستی بابەتی ئەوەیە کە هەرێمی کوردستان لەناو ئەو معادلەی ئیقلیمیان نێودەوڵەتی ئابێ بە تایبەتی لە دوای جەنگی ڕوسیا و ئوکراین ڕاستیەکەی هەرێم تەعامل لەگەڵ شتێکاکە کە لە فقی ئیسلامیە پێوترێ بەیعی معدوم یعنی شتێک مامەڵە پێوەکە کە جارێن نییە نەوت ئەگەر غاز ئەگەر بیانەوێ بیفرۆشن لە ئێستەوە تا 5 ساڵی دیکەیەوێ بە پێی بە دوواداچوون و ئەو کەسانی کە شارزان لەو مەجالە ئەندازیاری شەریکەی نەوتی کەرکووک ناوکەی مێستا لە بیر نییە کە نەوزاد وابزانم کۆمەڵێک خەبیری نەوتی هەن کە لە مەجای تاقی عراقی ئایشەکەن ئەڵێن ئێمە غازمان نییە بۆ فرۆشتن لە 5 ساڵی دیکەشان نامان بێت ئاماژەیەکی ژەکا وەزیری نەوت دەڵێن ناکرێت ئیزدیواجێت هەبێت لە تەعاملکردن لە کاتێکە عێراق پێویستی بە یەکێک لە سەرچاوەکانی تاقە هەیە هەرێمی کوردستان بێوێ مامەڵەی پێ بکە ڕاستیەکەیشی ئەم سەردانەی کاک مەسرور وەک باسەکرێ بۆ مەسئلەی وزە نەبووە بۆ ئەندازەی بۆ مەسلەی گێڕانەوەی ئەو خەڵکەیە کە لە ئەوروپان بە تایبەتی لە بریتانیا تووشی
قەزەیەکی با بڵێن تەزەخومێکی هیجرەی بۆ دروست بووە کە ئێوێ ئەوانەی کە هیجریان کردو بە تایبەتی بە نایاسایی هەمویان بگێڕێتەوە بۆیە بینیمان ڕەتفیالی ئەوانەی کە لە ئەوروپا بن چۆن بوون بەرامبەر بە سەردانەکەی سەرۆکی حکوومەت زیاتر بۆ ئەو مەسەلەی غاز و زەنیە کەڤەرەکە ئەوەیە چونکە تۆ سەیری پرۆتۆکۆلی دانیشتەکان کە برای بەڕێزم کاک دڵشاد مەجید مەقالێکی تەفسیلی لەسەر نووسیەوە کە بە معلوماتۆ چکە قسەی لەگەڵ کۆمەڵێک محامی دوایەوەی پەیوەندیمان بە یەکەوە کرد قسەی لەگەڵ کۆمەڵی محامی کردووە لە بریتانیا ئەڵێ سەیری دانیشتەکان بکە لەگەڵ وەزیری ناوخوا دانیشتووە وەزیری ناوخۆ چ علاقەیەکی هەیە بە تاقەوە بۆیە ئەو مەسلەیە بەڵام هەندێک سەردانیش بۆ قەتەڕ و ئیمارات و ئەوانە کرا ئەوانەش دەتوانین بیخینە دۆخی ئەوەی کەوا بۆ بزنسی خۆیان بۆ نەک بۆ وزە چونکە ئیمارات و قەتەڕ و ئەوانە ئەیانەوەی سیسمار بکەن لەکوێ لە هەرێمە ئاياتوان بەرامبەر بە رووسیا ململانی رووسیا باش بەڵام باسی ئەوە کرێت کە رووسیا نیگەرانە لە هەرێمی کوردستان بەتەکید نیگەرانەکەی لە چیەوەیە نیگەرانێکی لەوەیە ئێمە غازمان نەبێ ئەوەی معلوماتی هەیە ئەوەی بەدەست رووسیاوەیە تا ئێستا وەکو کارێکی شار بەکارێنە نەوت و غازە ئەگەر بەدیل بۆ غازەکەی و بەدیلێکی جوزی ئەلبەتە بەدیلی کولی ناوێت چکە رووسیا خاوەنی 10 ملیۆن بەرمیل نەوتە ڕۆژانە کە تەزیریەکە ئەگەر بەدیلێکی جوزئی ببێ واتە ئەتوانن بە هەموو وڵاتان کە هەرێم مشارەکەیەکا لەو قەزیە یعنی رووسیا کۆمەڵێک وڵات دێن مەسەن لەوانە سعودی ڕازی نەبوو نەوت زیادکە ئەمریکا چەند فشاریان قسە سەر سعودی ڕازی نەبوو زیادکردنی نەوت بۆ ناو بازاڕەکان بۆ ئەوەی ببێتە بەدیل بۆ ئەوەی رووسیا فعلەن و کاتێک هەر پرسەکە غاز نییە هەر پرسەکە غاز نییە ئایا ئیمارات و قەتەر ئەتوانن منافەسە بکەن ئەوانەگە دەوڵەتی خاوەن سیادە بن و بە شێوەیەک لە شێوەکان مەحمین ئایا هەرێمی کوردستان هەرێمێکی لاوازی بێموچەیە لانی کەم لە زۆنی ئێرە ئەتوانێت منافەسەی رووسیا بکە و بربەرەکانی لەگە رووسیا بکە بەڵام غازەکە بای ئەوەیە کە بتوانێت جزئیش بێت من قەناتم وایە لە ئێستادا هەرێم ناتوانێت غاز بنێرێتە دەرەوە بەڵام مامەڵەیەکی پێوەکە بۆ ئەوەی بڵێ کە مستەقبەلەن ئەگەر ئێوە غازی رووسیاتان لە هەموو حاڵەتێکا لە دەستدا ئەوە لە هەرێمی کوردستان غازەیە بەڵام بە دڵنیاییوە نە ئێران قبولێتی چکە عقدێک هەیە لە نێوان ئێران و تورکیا عقدی غاز لە ساڵ 2026 تەواوە بێ ئایا کۆماری ئیسلامی ئێران قبولەکە دیسان بەدیل بۆ غازی ئێرانی ئەگەر هەرێم ینی ئینکاری بکات وەکو کۆمەڵێک بڕیاری لە ڕابردوو بینیمانە لە اقتصادی سەر بەخۆ لە کۆمەڵێک بابەتی ریفراندۆمەوانە لەمەشە ئینکاری کرد چێت و ڕائەکە و زیانەکە بۆ هەرێم یەکەم شوێن کە تووڕەیەکە عێراقە دووەم شوێن ئێرانە سێم شوێن رووسیەیە ئەمانە تووڕەبوونیان بە قازانجی هەرێم ناشکێتەوە ئەو سەرکەشەی هەرێم لەمە پێش کردوێتی کە کۆمەڵە بازی زۆر خەتەرناکی لەسەردا ئەمەیان کۆتایی هەرێمە بێ بۆ شێوەیە ینی من ئەتوانم بڵێم ئەگەر هەرێم ئەو جازەفەیە بک وەکو لەەوە پێش کردوێتی لە پێشواتە ناعینادی لەگەڵ عراقا کردووە ویست بەڵام ئێسا عینادی لەگەڵ رووسیاکە کە رووسیا دژی هەموو ئەوروپا و دژی ئەمریکا تورکیا و ئیسرائیل و قەتەڕ و ئیمارات ئەبن بە فریا گوزار ناتوانن ئەمانە هیچیان هەرێمە بن کێ نزیکە لە هەرێمی کوردستان ئێمە قەزەیەک کاک زانابێ سیاسی کورد زۆر چاک لەوە تێبگا جغرافیای سیاسی محکومە لەسەر ئێمە کە لایەکمان 532 کیلۆمەترمان کۆماری ئیسلامی ئێرانە ئەوەندەمان تورکایە سووریایە باقیەکەی تری عراقە بۆیە جغرافیای سیاسی تحکومەکانە ئەمە ماڵێک نییە بیفرۆشیت و بڵێم دراوسێ خراپە لەگەڵیان نامکرێ ئەچم لەگە ڕێکێکیکە خانوێگە کڕم ئەمە محکومی بەم جغرافیا سیاسیەوە کە تۆ تا ماوی ئەبێ مامەڵە بکەی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە لەگەڵ بەرژەوەندەکانی کۆماری ئیسلامیە ئەوەی ئەمە نادیدەگرێ بۆ نمونە کاتێک کەیکێتی نیشتیمانی کەوتۆتە ئەو زۆنەی کە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێرانە ئیتر ناتوانێت مغازەلەی تورکیا بکە و پارتیش کە هاوسنووری تورکیایە ناتوانێت مغازەلەی ئێران بکە بەو شێوەیە بۆیە بێ باڵانسی هێز باڵانسی بەرژەوەندی سیاستیش بریتە لە چی کاگزانە سیاست بریتە لە ڕاگررتنی بەرژەوەندەکانی لایەنی بەرامبەر تا بەرژەوەندەکانی تۆ پارێزراو بە وەکو بڵێن پەرەگرافێکی بچووک یان کورتەیەک لەسەر ئەوە پێت وایە بۆچی ینی چ ئاماژەیەک لای تۆ ئەدات کە موچە لە هەولێر هەولێر دۆک دابەشەکرێت لە سلێمانی ئەوها تاخیرە بێ لەگەڵ داوای لێبوردنم فەشەلی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی
لەبەرەوەی ئەو هێزە سیاسیە تا ئێستا نەیتوانیوە بنیەیەکی تەحتی لێرە لە کاتێکا زۆربەی نەوت مەخزوونی نەوت لە ساڵ 65 لە زۆنەکەی یەکێتیە بەڵام ئەو بیرانەی کە ئیحتیمامیان پێدراوە لە زۆنەکەی پارتی بووە ئەوان ئەڵێن بەمەبەست بە پلان و شکراون و حتا تەنانەت خاڵە سنووریەکانیش من شەوی ڕابردوو میوانێکم هەبووڵێ بە بەڵگەوەی سەلمێنین کە لە نزیکەی دەمانجی ڕابردوودا پیلانی بۆ دانرا ئەوان لەکوێ بوون لە ئاسە و پلانە بۆیە منەڵم فاشل بوون زۆر باشە سەردانتان کرد جگە لە ئەوەی کەوکو قیادێکی کۆمەڵی دادگەری لەگەڵ وەفتێک خوێندنەوەت بۆ دۆخە چەق بەستۆکەی عراق من پۆستێکم کردبوو دوێنێ لە ئەنجامی ئەوەی کە کۆمەڵێک لقاءاتمان هەبووە دوای کۆمەڵێک خەڵکی دیکەم بینی و بەردەوامیش متابعی ئەو قەزیەکەم ئەو پلانەی کەوا ئیطاری تەنسیقی تا ئێستا دایناوە ئیدارەی سراع لە دەست ئەوایە زۆر محاولەی کرد تا دوجار سولسی معطل بوو بە کارتێکی بەهێز لە دەستی تارە تا ئێستا ئێستا بۆ سولسی زامنکەری سولسی زامن طبعا ئەوانە یانەوێت جوانی بکەن ئەگینا خۆی سولسی معطلە بۆیە بێ شتەکان دقیق بەکاربێنی فعلا تعطیلی پەرلەمان ئەو پرۆسە سیاسی ئەمان تعطیلیان کردەوە جا تعطیلەکە من بە ئیجابی بزانم یا بە سلبی بزانم ئەوە هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێت ئیتار خۆیان بە شتێکی ئیجابی چونکەڵێن ڕێگەمان گرتووە لە شەڕی ناوخۆ ڕێگەمان گرتووە لە پارچە پارچەبوونی عراق ڕێگەمان گرتووە لە تەطبیع لەگەڵ ئیسرائیل ڕێگەمان گرتووە لەوەی کە ئەم وڵاتە بەرەو دیکتاتۆریەت بڕوە ئەمە پاساوەکانی ئەوانە ئەوانی دیکە ژەڵێن نەخێر پەرلەمانیان تعطیل کردووە حیاتی ژیانی هاوڵاتیان پەکخستووە خەدەماتیان پەکخستووە هەست کەس بە هینی خۆی ئەوەی من لەو واقعات تێگەیشت بم ئەگەر لە هەفتەی داهاتووە دەرچەیەک نەدۆزنەوە کە زۆر زەحمەتە هیچ ئەگەرێکێ هیچ سەرەداوێک دیارە ینی هیچ بادلەیەک ینی هیچ ڕووناکیەک نییە لە کۆتایی نەفقەکان نەفقەکە تا ئێستا بە تاریکی ماوەتەوە و ئیتار سوورە لەسەر ئەوەی کە ئەو پلانەی دایناوە کە نەچێتە ژێرباری ئەو شکستە یا شکستەکە بگۆڕێ بە لانی کەم نەسەرکەوتن نەشکست بیگۆڕێ بە مای خۆی تا ئێستا سوورە لەسەر ئەو بابەتە بۆیە حکوومەت پێگەێنانیش زۆر مەقسەدی نیە تەنها مناوەرەیەکی سیاسیەیکە چونکە زانێ حکوومەتیش پێک بێنێ هەردووان وەزارەتەکەی شیعیش بن بە ئیتاری تەنسیقی ئەگەر ڕئیسی وزەرا لایەنی سەدری بێ ئەتوانێ ئەگەر ڕئیسی وزەرایشیان هەبێ پەرلەمانەکە لە بەرەوەی زۆرینەی زۆری ئەوان هەرچی یاسایە تەمریرەکرێ ئەو یاسایانەی کە ئەمان لێترسن هەمویان ئەڕوا بۆیە زۆریش مەقسەدیان نییە حکوومەت پێک بێنێ بەڵام من قەناعەتم وایە ئەوە تەنها مناوەرەی سیاسی هەرچەند ئەمە تەسریحی پێ ناکەن بەڵام لەکوێ ئەوەستەیان لەکوێ مەسارەکە ئەگۆڕێیان ینی بەردەوامە بێ ئەم چەق بەسوێ بەردەوامە بێ محاولەیەک هەیە کە پەیوەندی بە هەندێک دەوڵەتی دراوسێ و ئەقلیمیوە هەیە کە لە مانگی حوتا سەفیری ئەمریکای تازە دێت و سەفیری عراق گۆڕێ ئایا ئەمریکا و ئێران ئەگەنە هیچ خاڵێکی هاوبەش بۆیە حکوومەتی عراق و پرۆسی سیاسی لە عراق بەدەست عراقیەکان نەماوە ینی بەدەست عراقیەکان ماوە بەڵام دڵنیاین هەموو کەسە بێت دڵنیا بێت لەوەی کە هەژمونیە و دوو دەوڵەتە لە عراق تا ئێسماوە کاریگەری زۆریان هەیە ئێران لەسەر ئەرز ئەمریکا لەسەر سیاسی خارجی کام ئەگەرانە چاوەڕوانی عراقی داهاتووەکەن مەسەلەن شەڕ و ئاژاوە دووبارەکردنەوەی انتخابات هەر ئەو جۆرە کولفەی انتخابات زۆر قورسەکە ئەکەوت لەسەر عراقەکان بەڵام ئیتار یانەوە وای لێ بکەن کە خەڵک بڵێ خۆی داوا بکە کە انتخاباتی مبەکرە بکرێت تەجروبەشمان هەیە لە تورکیا انتخاباتی مبەکرە دوای 2 مانگ کە نەگەیشتنە نەتایج انتخاباتی مبەکرە کرا بۆیە ئەوان هەموو هەوڵێکیان لەسەر ئەو چوار خاڵەیە یەکەم گۆڕینی یاسای هەڵبژاردنەکان بۆ بازنەی پارێزگاکان کە ئەوان خۆیان ئەڵێن ئێمە نزیکەی 2 ملیۆن و 400 تا 500 هزار دەنگمان هەیە لە کاتێکا کە کورسەکانیان لە چلو ئەوەندە کورسی تێ ناپەڕێ بەڵام سەدریەکان 880 هزار دەنگیان هەیە 75 کورسیان بەدەستێناوە 500 هزاری هەیە با بڵێن هێزێکی وەک پارتی 30 کورسی هەیە هەلبوسی بە هەمان شێوە بۆیە ئەیانەوێ ئەم باڵانسە لە ڕێگەی گۆڕینی یاسای هەڵبژاردنەکان کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کات خۆی کە کۆمیسیۆن دانراوە وا دیارە ئیتاری تەنسیقی زۆر دیراسی وردیان نەکردووە لە بەرەوەی قوزاتی ناو مفەوەزەی انتخابات هیچیان سەر بە ئیتاری تەنسیقی نەبوون بۆیە ئەیانەوێت دووبارە مفەوەزیە بگۆڕنەوە خاڵی سێهەم بۆیان نەچێتە سەر
قرس نین ئەم هەنگاوانە محاولێ و ئەیکەن و تا ئێستا توانی ویانە ڕێگە بگرن و ئەو چەق بەستوێ دروست کراوە کە ئەوان پێڵێن سوسی ضامن و ئێمەش پێڵێن سوسی معطل شەڕی ناوخۆی لە نێوان شەڕی ناوخۆ دوورە چونکە لە ناو شیعە مەرجع نایەڵێ ئەو قەزیانە چونکە تا ئێستا هەژمونی مەرجع بەسەر ئەو قەزیەوە زۆر زاڵە خاڵی دوو ئیتالی تەنسیقی لە شەڕا زەرەریانە ڕاستە زۆربەی قووە هێز لای ئەوانە 169000 عناصری حەشتی شعبیان هەیە بەڵام نایانەوێ ئەو قودسیەتەی کە لە ناو حەشت هەیەی لە ناو شیعە و قودسیەتە چۆن بە شەڕی ناوخۆ پێشمەرگە و ناوە پیرۆزەی لە دەستدا بۆ قودسیەتی نەما ئەوان نایانەوێ و ئەزمونەی ئێمە دووبارەکەنەوە وا دیارە تەنها ئەزمموی هەرێمی کوردستان کە نێراوە تەنها و ئەزمونەمان هەبوو یعنی لەوە دەرچووە کە بڵیت ئەو سێلایەنە بە هەر مبادرێک یان بە هەر شێوازێک بتوانن ڕائەکانی خۆیان زاڵکەن یان ئیتاری تەنسیقی و ینی کەسیان ئێستا ناتوانن ڕێی زاڵکەن بەسەر ئەوی دیکایانە چونکە ئەوان زۆرینیان هەیە ئەمانی سۆسی معتەلیان هەیە من قەناعەتم وایە ئەگەر ئەم جارە مقتەدا سەدر اختیاری معارزە بوون چونکە ئیتار نایانەوێ مقتەدا سەدر معارزە بێ چونکە معارزەیەکی سادە نابێ معارزەیەکی مسلحە بێ معارزەیەکە بێ شەلەل ئەدا لە هەموو جوملەکانی عراق بۆیە نایەن حتا با بڵێن مقتەدا سەدر ئیعلانی ئەوە بکە کە بڵێ ئەوە من چوون بۆ معارزە بوون فەرمی و پارتی و حەلبوسی سیادە بگەڕێنەوە و حکوومەت پێک بێن ئیتاری تەنسیق لەو کاتێشا حکوومەت پێک نایەنە چونکە معارزە بوونی تەیاری سەدری یعنی شەلەل لە هەموو جوملەکانی ژیانە بۆیە نایەڵێ حکوومەتێک 6 مانگ بەردەوام بێ بۆیە ئیتار مجازفە ناکەن بە هیچ ڕێگایەکیش نییە بگەنە نەتیجەیەکی ئەوەی تا ئێستا هەیە هەموو دەرگاکان داخراون تا ئێستا مقتەدا سەدر من دوێنێ شەو لەگەڵ هەندێک لە قیاداتی ئیتار قسەم کرد تا ئێستا مقتەدا سەدر سوورە لەسەر حکوومەتی ئەغلەبی خۆی چونکە پەشیمان بوونەوە لەو قەزیە لەوە چێ جەماوەرەکەی زەرری هەموو هێزەکان چوونەتە شوێنێک مامۆستا هەر هەنگایەک بێنە دواوە زەرری جەماوەری بەدڵنیاوی کەواتە ئەمە چێ حەلیەکە تاکە ڕێگە کە زۆر قورسە هەڵبژاردنەوەی پێشوەخت ئەم بابەتە حەلەکە بەڵام هەڵبژاردنەوەیەکی نەزی نەک وەکو هەڵبژاردنەکانی 2010 وەکو هەڵبژاردنەکانی 2021 هەڵبژاردنێکی نەزی ئەو قەزیە حەلەکە هەچ کەس باڵانسی خۆی بزانێ بەڵام کۆمەلگەی عێراق ئایا نزوجی هێزە سیاسیەکان گەیشتووەتە ئەوەی کەوا قبولی معارزە و موالات بکە بە قەناعەت من تا ئێستا نایکە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی پێشووی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هاوکات ئەندامی سەرکرداتی کۆمەڵی دادگەری سپاس بینەرانی خۆشەویست پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردنی ئەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ